متابعەیەکی بە 2-3 مانگ احتیمالی زۆر هەیە ئەو کیسانە بڕوات. جۆرەکانی کیسێلکەدان چین و ئەو جۆرەیان کە زۆر باوە لەناو کۆمەڵگەیەمەدا کامیانە؟ شێوەی تەندروستی ژیانەکەی تەندروستێک. بەناوی خی گەورە میهرەبان، سڵاوتان لێبێ عەزیزان، لاڵقەیەکی تری بەرنامەی لەگەڵ دکتۆر هودادا تەندروست باتینەوە خزمەتتان. لە مەڵقەیەدا باسێکێک لەو کێشە باوانە دەکەین کە لە ئێستادا بەرۆکی زۆرێک لە خانمانی گرتووە، ئەویش بریتیە لە کیسێلکەدان. ئێستاش لەگەڵ دکتۆرەی بۆ وەرگرتنی تەواوی ئەو زانیاریانەی کە پێویستە خانمان بیزانن دەربارەی کیسێلکەدان. ساڵت لەبێ دکتۆرەگیان. سەڵاوت لە توش. پێم خۆشە بەوە دەست پێ بکەین کە بزانین کیسێلکەدان چییە. کیسی هێلکەدان بوونەوەیکی کیسە لەسەر یەکەن یا هەردوو هێلکەدان. لەو کیسە احتیمالێکی شلەیەکی تیابێت، ئەو شلە ئەگەری هەیە ئاوێکی ڕوون تیابێتەوە، یا مادەیەکی جلاتین یا جارجار هەیە خێنێکی تیابێت. تەمەنێکی محەدەدی نییە ئەنو ئەو کیسە دروست بێتەوە، احتیمالێکی لە مناڵێک دروستە بێ، ئەگەرێکی هەیە لە هەرزەکار دروستە بێ، ئەگەرێکی هەیە لە تەمەنی تقریباً مناڵبوونەکان دروستە بێ، هەندی جارێکی دەگمەن لە دوای وەستاندنی سووری ماگانە دروستە بێت. زۆر باشە دکتۆرەگیان، جۆرەکانی کیسێلکەدان چین و ئەو جۆرەیان کە زۆر باوە لەناو کۆمەڵگەیەمەدا کامیانە؟ کیسی هێلکەدان بەسەرەکی دوو نوعمان هەیە، کیسێکی فەسلەجیمان هەیە، کیسێکی نەخۆشیمان هەیە. ئەو باوەکەی کیسی فەسلەجیەکەیە، یعنی ئەوە احتیمال هۆکارەکەی تا ئێستا مەثەڵەن بزەبت نەئەزانن، بە زۆر بەجار ئەڵێنەوە پاشماوەیەکی شوێنی دابەزاندنی هێلکە لە هێلکەدان احتیمالێکی ئەبێ بە هۆی دروستبوونی کیسێک. جۆرەکەی تر تو جۆری نەخۆشیەکە احتیمالێکی جۆری حەمیدەکەیە، ئەنواعێکی هەیە و جۆرێکی هەیە جۆری خەبیسەکە ئەوە زیاتر لە تەمەنی گەورەکان دروستە بێتەوە. زۆر باشە دکتۆرە، بە حکمەوەی کە لە ئێستادا لە کۆمەڵگەیەمەدا زۆرە، ئایا هۆکاری دروستبوونی ئەم کیسە بۆچی دەگەڕێتەوە؟ احتیمال تێکچوونی هۆرمۆناتی خانمەکە خۆی هۆکارە بێتەوە، یا هۆکارێکی جینی هەیە، مەثەڵەن ئەو ئافرەتە خۆی ئستعدادی جینیاتی هەیە، ئستعدادی کرۆمۆسۆمی هەیەی بنو دروستکردنی ئەو کیسانە ئەبێت. دکتۆرەگیان، کە کەسێک کیسی هێلکەدانی هەبوو، ئەو کاریگەریانە چین کە ئەو کیسە دەیخاتە سەر جەستەی و خانمە، چ گۆڕانکاریەک لە جەستەی خانمەکەدا ڕوو دەدات؟ زۆر بەجار ئەو کیسە فەسلەجیانە گۆڕانکارێکی زۆر سەرەکیکی باو دروست ناکە لەسەر ئەو خانمە، احتیمالێکی هەیە تۆزێک ئازار و ناڕحەتێکی لە حەوزێک دروست ئەکاتەوە، بەس ئەگەر هات ئەو کیسانە هەندی مثلەن گۆڕانکارێکی خانەکانی تیا ئەبێتەوە، ئەگەری هەیە ئازار دروستە بێ، یا احتیمال هەندی کیسێکی هەیە هورمۆن فەرزەکە تێکچوونی سووری ماگانە دروست ئەکاتەوە بۆ ئەو خانمەکان، یا احتیمالێکی هەندی کیسێکی هەیە تۆزی هورمۆنی مێنینە نێرینە زۆرترە بێتەوە، ئەبێ بۆ دروستبوونیکی ریش لە ئەو خانمە یا مووەکان زیاد ئەبێتەوە، یا تێکچوونی سووری ماگانەش دروستە بێ، یا زیبکە دەرەکە لای ئەو شێوەیە دەرەسەوە بێتەوە بۆیە. دکتۆرەگیان، قسەیەکی زۆر هەیە لە ناو کۆمەڵگەیەمەدا کە دەڵێن ئەو کەسێک کە کێشی زۆرە ئەگەری زۆرترە کە تووشی کیسێلکەدان بێ بەراورد بۆ کەسێک کە کێشی کەمە. ئایا ئەو شتە لە ڕوانگەی تووبیەوە وایە یان هەر تەنیا قسەیەکی ناو کۆمەڵگەیەمەیە؟ خۆی ڕاستە ئەو کەسانە کێشیان زیایە، ئەگەریان هەیە تووشە بێت بە فرەکیسی هێلکەدان، ئەو مەبەستی ئێمە ئەڵێن کیسی ورد لەسەر هێلکەدان دروستە بێتەوە، ئەبێ بە هۆی تێکچوونی هۆرمۆناتی خانمەکە هورمۆنی نێرینە لە لەشی زیاترە بێ، مقاومەی ئینسۆلینێکی زۆرترە بێت، لەبەرەوە ئەڵێن ئەو کەسانە خۆی کێشیان زیایە تووشی ئەو کیسانە ئەبن زیاتر. بەڵێ دکتۆرەگیان، چارەسەرەکانی ئەم کیسێلکەدانە ئایا نەشتەرگەریە یان دەرمانە؟ وەڵ ئەوە ئەکەوێت لەسەر جۆری کیسەکە و جۆری کارەگیرکردنەکە لەسەر خانمەکە. طبعاً ئەگەر کیسەکە گومانی نەخۆشیکی خراپ تیابێتەوە، ئەوە چارەسەرەکەی بە نەشتەرگەری ئەبێت. بەس زۆر بەجار وەکی چۆن وتمان فەسلەجیە، ئەوە احتیمال بەس تەنانەت بەس متابعەیەکی بە 2-3 مانگ احتیمالێکی زۆر هەیە ئەو کیسانە بڕوات. کیسی فرەکیسی هێلکەدان ئەوان تێکچوونی هۆرمۆناتە بێت، احتیمال یەکەم جار شێوەی ژیانی خۆی بگۆڕێ، خانمەکە مەثەڵەن خواردنەکان تەندروست بکاتەوە، جوڵەی زیاتر بکاتەوە، وەرزش بکاتەوە، خەوەکەی ڕێک بکات، سترێس کەم بکاتەوە لە ژیانی خۆی، ئەوانە کارەگەرێ بن و احتیمالێکی زۆر هەیە ئێمە پەنابەنەوە بە حەبی هۆرمۆنات بۆ چارەسەرکردنی ئەو کیسەکە. دکتۆرە، لەگەڵ چارەسەرەکان کیسێلکەدان باسی شێوازی ژیانی خانمەکەت کرد. قسەیەکی زۆرم بیستووە لە ناو خانماندا کە دەڵێ دەرمانە خۆین بەڵام چارەسەر نەبووە کیسەکەمان. ئایا ئەمە دەگەڕێتەوە بۆەوەی کە شێوازی ژیانیان ناتەندروستە بۆیە کاریگەری دەرمانەکە دەرناکەوێت لەسەریان؟
چونکە ئەو دەرمانانە تێکەڵ ینی ئیشان تێکەڵە بێتەوە لەگەڵ هورمۆناتی جەستەی خۆمان ئەن ئێمە ئەگەر چەند مقاومەی ئینسولین لە لەشمان بەرزترە بێت چەند وەزمان زۆرترە بێت و کارەگەری هورمۆنەکانش لە دەستمان کەمترە بێت یعنی ئەو علاجانە ئێمە ئەخۆن شێوەی میتابۆلۆزمیان لە گەدەی خۆمانە لە جگەری خۆمان کەمترە بێت لەبەرەوەیە تەئسیر نابێت لە سەرمان پێویستە بێتەوە یەکەم جاروەکی چۆن وتان هەنگاوی یەکەم لە چارەسەرکردنی ئەو کیسە فرەکیسەی هەلکەدانیەک ئەو کیسانە هورمۆن دروستەکەنەوە یەکەم جار کێشی خانمەکە دابەزێنێ شێوەی تەندروستی ژیانەکەی تەندروست بێت یعنی وەکی چۆن خەوەکەی ڕێک بکات وەرزشێکی بکاتەوە هەرچی شێوەیەکی بکاتەوە مقاومەی ئینسولین لە لەشی کەم بێت ئەو کاتانە علاجەکان کارەگەریەکان زیاترە بێتەوە لەسەری زۆر باشە دکتۆرە گیان دەستت خۆش بێ سپاس بۆم دەرفەتی کە بە ئێمەدا بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەم جارشمان تا ئەڵقەی داهات و بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ سمارت وەرچەرخانە